سڵاوتان لەبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی شەممە سەرەتا سەردێڕێی گرنگترین هەواڵەکان بەڕەوەچوونی مەراسمی نۆرۆز لە مەریوان و بێستون ئەگەری لە سێدارەدانی سامان محەممەدی خەیارە لە شاری سنا سووتانی دەیان دووکان لە دارە سووساوەکەی سلێمانی ڕێپێوانی کەشاوەرزان لە خۆراسگانی ئیسفەهان ئاماری قوربانیانی تەقینەوەی مین لە ساڵی 2024 لە ئێران و پەسەندکردنی بڕیارنامەی یەکێتی ئەوروپا دژ بە کۆماری ئیسلامی. بەڕێوەچوونی مەراسمی نۆرۆز لە مەریوان و بێستون ڕۆژی هەینی 15 خاکەلێوەی 1404 خەڵکی ئازادیخواز لە گوندی دزڵی مەریوان و شاری بێستونی کرماشان بە بۆنەی هاتنی بەهار و نۆرۆزی سەرکەوتن مەراسمیان بەڕێوە برد. بە پێوە وێنانێ بەدەستمان گەیشتووە ژنان و پیاوانی ئازادیخواز یاوای دزڵی با جلوبەرگی ڕەنگاوڕەنگی کوردیەوە ئاگری نۆرۆزیان داگیرساندووە و لەگەڵ موسیقا و ئاڵای سوور شای و خۆشیان دەربڕیوە. لەلایەکی دیکەوە کۆمەڵێک لە ژنانی شارستانی بێستون بە جلوبەرگی ڕەنگاوڕەنگی کوردیەوە کۆڕێکی دەڤژەنینیان ڕێک خستووە و لەگەڵیدا گۆرانیان خوێندووە. ڕێزگەرسن لە یادی کێوان دەرویشی و هومەن عەبدوڵاهی لە شاری سنا. بنەماڵەی کێوان دەرویشی و هومەن عەبدوڵاهی دوو گیانبەختکردووی شۆڕەشی ژینە ڕۆژی هەینی 15 خاکەلێوە لەسەر مەزەری ڕۆڵەکانیان کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانیان گرت. ڕۆژی ڕابردوو بنەماڵەی کەیوان دەرویشی هاوڕێ لەگەڵ ژمارەیەک لە چالاکانی مەدەنی شاری سنا لەسەر مەزەریدا کۆبوونەوە و پەیمانیان لەگەڵ هاواسەکانی نوێ کردەوە. هەروەها دایکی هومەن عەبدوڵاهی با بڵاوکردنەوەی وێنەی مەزاری ڕۆڵەکەی نووسی ئەم پۆستەم بۆ پشتیوانی و هاوسۆزی لەگەڵ بنەماڵە و دایکانی دادخوازە. من هارەز و حسێنی دایکی ڕۆڵەی قارەمان هومەن عەبدوڵاهیم تا دووە هەناسە پێداگری لەسەر داخوازی خوێنی بەناحەق ڕژاوی ڕۆڵەکەم و هەموو کەسانێ بەناحەق لەلایەن کۆماری ئیسلامیەوە کوژراوە دەکەم. هیچ کەس ناتوانێت دەنگی دایکان و بنەماڵی دادخوازان کە بکات. هیچ دایکێکی جەرگ سوتاو نابێت لە ماتەمینی ڕۆڵەکەیدا دابنیشێ ئەبێت تاوانکاران بە سزای تاوانەکانیان بگەن. کۆچی دوای دوو پزیشکی پسپۆڕی خەڵکی شاری سەقز لە تەورێز. لە چەند ڕۆژی ڕابردوودا دوو پزیشکی پسپۆڕی خەڵکی سەقز بەناوەکانی نەرگەز محەممەدپور و فەرەیدون ساڵحی بە شێوەیەکی گوماناوی لە شاری تەورێز گیانیان لەدەستاوە. دکتۆر نەرگەز محەممەدپور پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان لە زانکۆی زانستە پزیشکیەکانی تەورێز بووە و بنەماڵەکەی ڕایانگەیاندووە کە ناوبراو بەهۆی جەڵتەی دڵەوە گیانی لەدەستاوە، بەڵام هەندێک لە سەرچاوەکانی هەواڵ هۆکاری گیان لەدەستانی ئەو پزیشکەیان خۆکوژی ڕاگەیاندووە. لەلایەکی دیکەوە دکتۆر فەرەیدون ساڵحی پسپۆڕی باڵای نەشتەرگەری جوانکاری و سوتاوی لە زانکۆی زانستە پزیشکیەکانی تەورێز کۆچی دوایی کردووە و تا ئێستا هۆکاری گیان لەدەستانی دیار نییە. کوژرانی ژنێکی گەنج و کچێکی مێرمەنداڵ لە قۆروە و شابات. ڕۆژانی پێنجشەممە و هەینی 14 و 15 خاکەلەوەی 1404 ژنێکی گەنجی خەڵکی قڕەوە بە ناوی ئازیتا فەلاح لەلایەن هاوژین و باوکیەوە کوژراوە و لە شاری شابات پیاوێک بە چەک کچە تەمەن 12 ساڵانەکەی کوشتووە. بەپێ زانیاریەکان ئازیتا فەلاحی تەمەن 36 ساڵ و دایکی دوو منداڵ بە بیانی و پاراستنی ناموز لەلایەن هاوسەر و باوکیەوە بە شێوەیەکی وەحشیانە کوژراوە و دوجار بنەماڵەکەی هۆکاری مردنی کچەکەیان خۆکوژی ڕاگەیاندووە. لەلایەکی دیکەوە پیاوێکی خەڵکی شارستانی شابات بە بیانی کێشەی خێزانی کچە تەمەن 12 ساڵانەکەی بە چەک کوشتووە و دوجار خۆکوژی کردووە. ئەگەری لە سێدارەدانی سامان محەممەدی خەیارە لە شاری سنا. بەپێ راپۆرتی کانونی مافی مرۆڤی کوردستان لە ڕۆژانی داهاتوودا بڕیارە حکمی ئەعدامی سامان محەممەدی خەیارە بەندکراوی خەڵکی سنا جێبەجێ بکرێت.
سامان محەممەدی خەیارە کە بە تۆمەتی ئەمنیەتی و عەقیدەتی بە ئیعدام مەحکوم کراوە ڕەوانەی بەندی تاکە کەسی کراوە و بڕیارە لە ڕۆژانی داهاتوودا لە سێدارە بدرێت. ناوبراو لە ماوەی بەندکردنیدا لە دەستڕاگەیشتنەوە پارێزەر بێبەش و بنەماڵەکەی داوای یارمەتی لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکەن. سووتانی دەیان دووکان لە دارەسووتاوەکەی شاری سلێمانی. بەیانی شەممە 16 خاکەلێوە ئاگر لە بازاڕی دارەسووتاوەکەی سلێمانی کەوتەوە و بەدەیان دووکان لە ئاگردا سووتان. بە وتەی بەرپرسانی ڕێکخراوی ئاگرکوژێنەوە کاتژمێر چوایری بەیانی شەممە دوکانەکانی کۆڵانی مەزاتخانە لە گەڕەکی دارەسووتاوەکەی سلێمانی ئاگری گرتووە و پاش چەند کاتژمێر لەلایەن هێزەکانی بەرگری شارستانیەوە کۆنتڕۆڵ کراوە. بە پێی زانیاریەکان ئەو ڕووداوە زیانی گیانی بەدواوە نەبووە، بەڵام 100 دوکان لە ئاگردا سووتاوە. هۆکاری ئەو ڕووداوە هێشتا ڕوونیە و لێکۆڵینەوەکان لەو بارەوە دەستی پێکردووە. ڕێپێوانی کەشاوەرزان لە خۆراسگانی ئیسفەهان. ڕۆژی هەینی 15 خاکەلەوەی 1404 سەدان کەشاوەرزی خەڵکی خۆراسگانی ئیسفەهان بۆ جارێکی دیکە دژ بە نەدانی حەقئاوە خۆپێشاندانیان کرد. کەشاوەرزانی ئیسفەهانی ڕۆژی ڕابردوو لە کۆبوونەوەکەیاندا ڕایان گەیاند ئێمە کێشەمان لەگەڵ دابینکردنی ئاوی خواردنەوە بۆ خەڵکی یەزد نییە، بەڵکو کێشەمان لەگەڵ سەرفکردنی ئاوی زایەندەڕوود بۆ بەشی سەنعاتە. سەدان بیری ئاوی نایاسایی لەلایەن کەسانی سەر بە ڕژیمەوە لێدراوە و کەس لێپرسینەوەیان لێ ناکات. گرانی و بێئاوی خەڵکی وەزاڵە هاوردووە و خەڵکی ئێران چیتر ئەو بارودۆخەی حکوومەت بەسەریدا سەپاندوویە قبوڵ ناکەن. کۆبوونەوەی کرێکارانی شاغەڵ لە کارخانەکانی مخابرات لە شیراز. ڕۆژی هەینی 15 خاکەلێوە کرێکارانی شاغەڵ لە کارخانەکانی شرکەتی مخابراتی فارس دژ بە جۆخی خراپی پیشەیی و معیشەتی کۆبوونەوە. بە وتەی کرێکارانی ناڕازی ماوەی 5 مانگە حەقدەستیان وەرنەگرتووە و کاتێک داوای داخوازیەکانیان دەکەن بە ڕێبەرایەتی شرکەتی مخابراتی فارس هەڕەشەی دەرکردنیان لێ دەکات. شایانی باسەکە حەقدەستی کرێکارانی شرکەتی مخابرات کەمتر لە هێڵی هەژاریە و ئەو ڕێژەیە کەمەش بەردەوام دووە دەخرێت. ناڕزایەتی کامیۆنداران لە ئازدۆخی خراپی پیشەیی. یەکێتی کامیۆندارانی ئێران ڕۆژی هەینی 15 خاکەلێوە ڕایگەیاند ئەگەر داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت گەورەترین مانگرتنی سەراسەری بەڕێوە دەبن. شۆفێران لە بەیاننامەیەکدا ڕایان گەیاند کامیۆنداران بڕبڕەی پشتی سیستمی گواستنەوەی ئێرانن، بەڵام بەهۆی سیاسەتە هەڵەکانی کۆماری ئیسلامی تووشی زیانێکی زۆر بوون. کەمی کرێبار، گرانی پارچەی یەدەکی ئۆتۆمۆبیل، نەبوونی بیمەی کارامە، چوونە سەرەوەی هەزینەکانی ژیان و دواخستنی حەقدەست سەرەکی ترین کێشەکانی کامیۆندارانە و ئەگەر لە ڕۆژانی داهاتوودا داواکاریەکانیان جێبەجێ نەکرێت مانگرتنی گشتی بڕێوە بن. هێرشی هێزانیەکانی دەهدەشت بۆ سەر مهرەگان ناماوەر. ڕۆژی سێشەممە 12 خاکەلێوە هێزە لیباس شخصیەکانی وەزارەتی ئیسلاحات لە شارستانی دەهدەشت بە شێوەیەکی وەحشیانە هێرشیان کردە سەر مهرەگان ناماوەر، شاعر و چالاکی مافی ژنانی ئەو شارە و ناوبراویان بریندار کرد. بە پێی زانیاریەکان هێز ئەمنیەتیەکانی حکوومەت بە ئۆتۆمۆبیلێکی پژۆ هێرشیان کردوێتە سەر مهرەگان نامئاوەر لە یەکێک لە شەقامەکانی ئەو شارە و وێڕای لێدان و ئەشکەنجەی ناوبراو مۆبایلەکەیان زەوت کردووە. جێگای ئاماژەیەکان مهرەگان ناماوەر پێشتر و لە ڕێکەوتی 11 ڕەشەمەی 1403 لەلایەن ئیدارەی ئیسلاحاتەوە دەست بەسەر و پاش لێپرسینەوە ڕەوانەی زیندان کرا. ئەم چالاکە مەدەنیە بە دوای چەند ڕۆژ مانگرتن لە خواردن بە دانانی وەسێقە و بە شێوەیە کاتی لە زیندان ئازاد کرا. بانکرانی بیتا سادقیان بۆ دادگای ئینقلابی نەجەفاوە. بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ بیتا سادقیان گۆرانی بێژ و مامۆستای ئاوازی خەڵکی ئیسفەهان لەلایەن دادگای ئینقلابی نەجەفاوە بانکێش کرا. ئەمە دووهەمین جارەکە بیتا سادقیان لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە تۆمەتی بڵاوکردنی وێنە و بابەتی پێشەوانە یاسای شەرع
بانکەش دەکرێت و بڕیارە ڕۆژی 18 خاکەلێوەی 1404 خۆی بە لەقیەکی دادگای انقلابی نەجەفاوە بناسێنێت. پێشتر و لە مانگی ڕەشەمەی ساڵی ڕابردووش بیتا سادقیان لەلایەن لەقی 25 دادسەرای گشتی و انقلابی ئیسفەهانەوە بە هەمان تۆمەت بانکەشکرا بوو. ئاماری قوربانیانی سەقینەوەی مین لە ساڵی 2024 لە ئێران. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ سەرجەم 57 شارۆمەندی ئێرانی لە ساڵی 2024 زاینیدا بوونەتە قوربانی تەقینەوەی مین و پاشماوەکانی شەڕی ئێران و عێراق. ئەو ئامارە هاوکات لەگەڵ ڕۆژی جیهانی وشیارکردنەوە سەبارەت بە مەترسیەکانی مین بڵاوکراوەتەوە. لە ساڵی 2024 زاینیدا سەرجەم 57 شارۆمەندی ئێرانی بوونەتە قوربانی تەقینەوەی مین و پاشماوە بەجێماوەکانی شەڕ و لەو ڕێژەیەدا 19 کەس گیانیان لەدەستاوە و 38 کەسی دیکە بریندار یان کەمەندان بوون. لەلایەکی دیکەوە یونیسف لە راپۆرتێکدا ڕایگەیاند لە ساڵی ڕابردوودا بەلانەی کام 314 منداڵی عێراقی بەهۆی تەقینەوەی مین گیانیان لەدەستاوە یان کەمەندان بوون. پەسەندکردنی بڕیارنامەی یەکێتی ئەوروپا دژ بە کۆماری ئیسلامی. ڕۆژی هەینی 15 خاکەلەوەی 1404 پەرلەمانی یەکێتی ئەوروپا بڕیارنامەیەکی دژ بە پێشێلکاریەکانی کۆماری ئیسلامی لە بواری مافی مرۆڤدا پەسەند کرد و سوپای پاسەرانی لە لیستی گروپە تێروریستیەکانی جیهان دانا. پەرلەمانتەرانی یەکێتی ئەوروپا لە بڕیارنامەکەیاندا ئەعدامی بەندکراوانی سیاسیان بە توندی مەحکوم کرد و خوازیاری ئازادی بێشەرت و مەرجی شەریفە محەممەدی، وریشە مورادی و پەخشان عەزیزی، بێهروز ئیحسانی و مهدی حەسەنی بوون. واژۆکارانی ئەو بڕیارنامە هەروەها سوپای پاسدارانیان لە لیستی گروپە تێروریستیەکانی جیهان دانا و خوازیاری تەحریمی ئەو بەرپرسانە بوون کە دەستیان لە پێشێلکردنی مافی مرۆڤدا بووە. دووە هەواڵ هێرشی بەردەوامی ئەمریکا بۆ سەر حوسیەکانی یەمەن. ڕۆژی هەینی 15 خاکەلێوەی 1404 فڕۆکەکانی ئەمریکا کۆبوونەوەی فەرماندە نیزامیەکانی یەمەن و ڕاوێژکارانی سوپای پاسدارانیان کرد ئامانج و بۆ هۆیەوە 7 کەس کوژران. بەپێی راپۆرتی ئەلعەرەبیە سەرتیب محەممەد شوکی یەکێک لە فەرماندە نیزامیەکانی حوسی و جێگرەکانی هاوڕێ لەگەڵ 7 بەرپرسی باڵای نظامی و کارناسی نظامی سوپای پاسداران لە بوردمانی ناوچەی ساحەلی فازا لە حودەیدەی یەمەن کوژران و بە سەدان کەسی دیکەش بریندار بوون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا هەر شاد و ئاسوودە بن.